دووەمین پێشەنگای نێودەوڵەتی عێراق بۆ کتێب بە بەشداری 17 وڵات و زیاتر لە 300 ناوەندی چاپ و بڵاوکراوە لە بەغدای پایتەخت کرایەوە. سەرپەرشتیارانی پێشەنگاکە دەڵێن ئەم ساڵیان جیاوازترە لە پێشتر، خواست لەسەر کڕینی کتێب و سەردانیکردنی پێشنگاکە زۆر زیاترە. يشارك في المعرض أكثر من 300 دار نشر من 17 دولة. زیاتر لە 300 ناوەندی چاپ لە 17 وڵات بەشداری پێشانگاکەن کە نزیکەی 1 ملیۆن کتێب نمایش کراوە لە چەند وڵاتێک لەوانە لوبنان، سووریا، مصر، ئەردەن، هەند، ئیمارات، سعودیە، کۆیت و چەند وڵاتێکی عەرەبی و بیانی. ئەم پێشەنگایە لەوەی پێشتری باشترە لە زۆری چالاکیەکانی ڕۆژانی نمایشکردنەکە و زۆری سەردانیکردنی تەرکیزمان کردە سەر جۆری بڵاوکراوەکان نەوەک ژمارەی یان. هەڵبژاردننی ناونیشانەکان و کوالیتی کتێب و دەستنیشانکردنی ناوەندی چاپەمەنیەکان کاریگەری زۆری هەبووە لەوەی کە خواستی سەردانیکردن و کڕینی کتێب بەراورد بە پێشەنگاکانی دیکە جیاوازتر بێ. معارض الكتب هي مؤتمرات ثقافية كبيرة. پێشانگاکانی کتێب وەک کۆنگرەی ڕۆشنبیری گەورەیە، وەک کەرنەڤاڵێکە بۆ ڕۆشنبیران کە خۆشی و هەوڵدان بۆ پەرەپێدان و بە زانیاریەکان تێکەڵ دەبن. دووەمین پێشانگای نێودەوڵەتی عێراق بۆ کتێب توانی سەرنجی خوێندنەران لەسەر تاسەری عێراق لە زاخۆوە تا فاو بۆ خۆی ڕاکێشێ. استطاع أن يجذب اهتمام القراء على عموم العراق من زاخو إلى الفاو. مشاركتنا بمعرض بغداد هي الأولى تعتبر. یەکەم جارە وەک ناوەندەکەمان بەشداری لەم پێشانگایە بکەین. خوێنەرانی عێراق تایبەتمەندیان هەیە، حسابێکی تایبەتیان بۆ دەکرێت چونکە داواکاریەکانیان هەمە جۆرە، ڕۆشنبیریەکی تایبەتیان هەیە. بێگومان بەشداریکردنمان ڕێچکێکی سەقافیە لەوەی دارایی بێ. لە ڕۆژانی یەکەمی پێشانگاکە خەڵکی زۆر ڕوویان تێکرد، هیوادارین هەروە بمێنێ. طبعا المشاركة بالمعرض بتقوم على طابع ثقافي أكثر ما هو طابع مادي. کتێبک و هاوڕەیەکی نزیک و دڵسۆز بۆ خوێنەرەکەی دادەنرێت لە دووەمین پێشنگای نێودەوڵەتی بەغدا بۆ کتێب کە زیاتر لە 300 ناوەندی چاپ و بڵاوکراوە لە 17 وڵات بەشدار بوون تێیدا، هیچ ناوەندێکی چاپ و بڵاوکراوەی کوردی بەشدار نەبوون لەم پێشنگایە. دووەمین پێشنگای نێودەوڵەتی بۆ کتێب ئەوەی نیشاندا کە هێشتا تەکنەلۆژیە کاریگەری نەبووە لەسەر خوێنەران، وەک خۆیان دەڵێن بەگرتنە دەستی کتێبەکە و خوێندنەوەی تام و چێژێکی دیکەی هەیە لەوەی کە لە ڕێی ماڵپەڕەکانەوە بخوێنرێتەوە. بۆیە ڕۆژ دوای ڕۆژ خوێنەر زیاتر دەبێت و کڕیاری کتێب زیاتر دەبێت. بێستون سەلام، کورتسات نیوز، بەغدا.